زۆر جار کەسانێک کە موچە وەرئەگرن داهاتێکیان هەیە ئەڵێن ئەو موچەی کە هەمانە ئەو داهاتە بەشمان ناکە لە کۆتایی مانگە گرفانمان خاڵیە بێتەوە و هەندێک کەسی شێ ناچار قەرز ئەکا. تۆ چۆنی لەگەڵ بەڕێوەبردننی پارەکان تا وڵی ناتوانین بڵین پلانێک ئەم پلانە بەشتەکایاننا بەشەکەات بەشەکە دەیخوا بەرەکەت تێها. جا بەڕاستی بۆەوەی کە بزانین ئەبێ بە چ شوێک مامەڵە بکەین لەگەڵ ئەو داهاتەیە کە هەمانە چۆن بەسەر خەرجەکانمانەدا بشکوین ئەوەی کە بە بەردەوامی ئەوچێت بەشێکی وەلا بخە بۆ ڕۆژی تەنگانە ئەمانە بە چ شێوەیەکە چۆن هەنێک کەسی شەڵێڵە من بەشی خەرجی ڕۆژانەم ناکات چ بگابەوەی کە وەلاشی بخەم لەسەر ئەمانە ئەدوێن بۆی کە بە شێوازە زانستیەکەی ئەوێ بزانین چۆن لەگەڵ پارەکەیە مامەڵە بکەین و بۆی کە لەسەر ئەم تەورە زانێتان پێشکەشکەیت میواندارتی بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر کامران ئەحمەدمان کردووە پسپۆڕی ئابووری. دکتۆر گیان سڵاو لێبێ بەخێربی دکتۆر یاساکان یان ڕێنماییەکان یان بنەماکان بۆ بەڕێوەبردننی دروستی داهات بە چ شێوەیەەکە؟ سەرەتا زۆر سپاس بۆ دیمانەیە بەخێر ئەم بابەتی ئیمڕۆ بەڕێستان سوتانەتە بەر چاو باسی لێوەکەین دیارە شتێکی نوێنی هەر لەم لە شاشەی کورتساتی خۆشەویست چەندین جار بە میوانی منیش و هەندێک لە کەسانی تری پسپۆڕی واری ئابووریش ئەم باسە قسەی لێوە کراوە هەرچەندە قسەکردن لەبارەی ئەم بابەتەوە گرنگە یعنی بە گرنگی خۆی ئەگەر هەموو هەفتەیە دوو جار لەسەر گرنگی دەسهات و خەرجیەکان قسە بکەین گرنگی خۆی لە دەست نادا چونکە بابەتێکی ڕاستەوخۆی ڕۆژانەیە کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوەیە بە شێوەیەکی گشتی لەبەرەوە ئەم بابەتە کە باسکراوە لێرە گرنگی خۆی لە نات بە پێچەوانەوە هەتا باسی بکەیت گرنگیەکەی زیاترە بێت لەبەرەوە دەستان خۆش بێ ئەمە وەک سەرەتایەکی بچکۆلە ئەگەر تۆ باز لە داهاتی تاکە کەس بکەیت لێرەیە تۆ لە وڵاتێکی وەکو عێراقا ئەمڕۆ نزیکی ژمارەی دانیشتوان 41 ملیۆن مرۆڤ هەیە داهاتی تاکە کەس بە پێی ڕێنماییەوەی کە هەژمارکردنی داهاتی نەتەوە چەند دەرەچێت لە ساڵێکدا دابەشی ژمارەی دانیشتوانی یەکەی هەر هاوڵاتیەکەون لە ڕاستیە ئەمە تەنها میکانیزمێک کە بۆ دەرخستنی جیاوازی داهاتی تاکە کەس لە ساڵی ئێستا لە ساڵی پێشووتر و پێشووتر وەکو لە زنجیرەیەکی بە ئینگلیزی تایم سیریە سلسلەیەکی زەمەنی کاتیە کە ئەوت بۆ دەرەخا بەڵام ئایا هەموو هاوڵاتیەکان ئەو داهاتە تاکە کەسیانی کە وەری ئەگرن یەکسانە نەخێر یەکسان نییە هەیە موچەی بڵی لە کەتی گشتیایشەکە هەر ئەو کەسانی کە فەرمانبەر و کرێکارن لە کەتی گشتیا موچەکانیان جیاوازە بە پێی بڕوانامە بە پێی ساڵانی خزمەت با تا دوای لەو پێوەرانی کە هەیە لە کرتی تایبەتیش ئەمە وجودی هەیە هەموو کەسەکان ئەمان موچەوەر ناگرن بە پێی توانەوە بە پێی کار و بە پێی جۆری کار و ئەو تایبەتمەندیانەی کە هەیەە لە کارکردنە موچەوەرەگرن ئیتر موچە بوو کرێ بوو یا هەر بابەتێکی تر بوو لە سەرچاوەکانی بەدەستێنانی داهاتیانێکێ بازرگانیە کات لە قازانج دەساتی خۆی دەزەکەوە هەتا دوایە چۆن مرۆڤەکان هەموو مرۆڤێک هەوڵەدات ئەو داهاتی کە هەیەی زیادی بکات حتا زۆر جار بەداخەوە زۆر کەس پەناباتە بەر تاوان بەر ئابووری ڕەش بۆ پەیداکردنی داهاتی و زیادکردنی و لە زیادکردنی چاوچنۆکی و تێرنەبوونی وەڵام زۆرینەی خەڵک خۆشبەختانە بە ڕێگە ڕاستەکە هەوڵەدات کە داهات بەدەستبێنە کە ئەویش کارکردنە لە پرۆژەکانی پرۆژە چالاکەکانی ئابووریان جا چ لە کەرتی تایبەت بێت چ لە کەرتی گشتی بێت لێرەدا ئەمە وەکو هەنگاوی یەکەم چونکە خەرجکردن نییە پێش ئەوی تۆ داهاتتە بێ دەبێت داهاتتە بێ ئەجا خەرج بکەیت هەندێک حاڵت نەبێت کە مرۆڤ پێی دەگوترێت مادەم ئەژی بڕێک لە بەکارهێنانی هەیە ئەو بڕە لە بەکارهێنتر هەندێک پەناباتە بەرقەرز بەر خێرکردن یەکێ زەکاتی بداتێ نازانم بە جۆرە لە جۆرەکانی لەسەر چاوەکانی بەدەستێنانی داهات لە دەرەوەی بواری کارکردن یان کەسێک بێکارە ئەمانە قورسە ژانی بەدەستێنانێکی قورسە بۆ داهات بەڵام
تۆ باز لە چیەکەی باز لەو بارودۆخەکەی کە باوە کە ئەوێژەوەی زۆرینەی داهاتی هەیە و ئەنجا پارە خەرجە باشە دکتۆر هاوسەنگی چۆن ڕابگیرێت لە نێوان داهات ئەوەی کە بەدەستی هێنم و خەرجی ڕۆژانەمە دوو جۆر خۆی لە ڕاستیدا لە زانستی ئابوووریە پێداویستی ڕۆژانەی مرۆڤ پۆڵێن کراوە پێداویستیە پێویستەکان یعنی الحاجات ضروریە ئەوانە کە لە خۆراک و شوێنی نیشتەجێبوون و حەوانەوە و جل و بەرگ و ئاو وزە و ئەم بابەتان وزە مەبەسم کارەبایە سوتەمەنی ئەمانە کە ناکرێتەوە بەبێ ئەمانە ناژی کەواتە ئەمە پێ دەرمان خوا نەخواستە بوو کەسێک کە نەخۆش بێ لێرەیە کەواتە ئەمە پێداویستیە پێویستەکانە کە لە خۆراک جلوبەرگ و هەتا دوایی خۆی بینێتەوە ئەمانە پێی ئەژین یعنی ئێمە ناکرێ نان نەخۆین ناکرێ ئاو نەخۆین ناکرێت جل لەبەر نەکەین هەتا دوایی کەواتە لێرەیە تۆ ڕۆژ بە ڕۆژی لەگەڵ پێشکەوتنی باری ژیاری هاوڵاتیان حەڵاری ژیاری و لەگەڵ لە ئاستێکدا بەرزبوونەوەی داهاتی تاکە کەسە ئەم پێداویستیە پێویستانە ژمارەکانیان زیاد دەکا و بە پێچەوانشەوە هەتا وەکو ژیان بێتەوە دواوە ژیاری پاشەکشە بکات پێشکەوتنی ئابووری پاشەکشە بکات پێداویستیە پێویستەکانیش لە پاشەکشەیە بن لە کاتێکدا کە لە ساڵی 2004 تا 2014 موچە ڕێک بوو بەدەستێنانی داهات ئاسان بوو خەڵک داهاتێکی باشی بەدەست دەکەوت گۆڕینی قەنەفە و دیکۆراتی ناوماڵ بوو بە پێداویستێکی پێویست هەر 6 مانگ ساڵێک جارێک دەبایە یعنی نەکەوە ئەو ئەم کورسی شتانە بگۆڕی بەس دوایی 10 ساڵی دووەم لە 14 تاوەکو ئیمڕۆژ قەیچیەکە نایگۆڕین کەواتە ئاها لەگەڵ پاشەکشیکردنی داهات و داهاتی نەتەوە لە کوردستانە بە پاشەکشەکردنی ئەو پێداویستیانەش پاشەکشیان کرد و لە هەمان کاتدا لێرەیە تۆ پێویستە لەسەر هەموو هاوڵاتیەک لەسەر هەموو مرۆڤێک تر لە هەر قوژبنێکم دنیاە بێ کە پێداویستە پێویستەکانی پڕکاتەوە بۆ ئەوی بژی ناشتەوێ بژی قەیچێکاوات بمرە و بڕایەوە لەم سەردەمەیە لەم بارودۆخی خۆمانە ئەم پێداویستیانە چۆن کەسێک دیاریکا بۆ ژیانێ ئەم پێداویستیانە من عەرزی بە جەنابتم کرد لە ڕێیەوە بە بینەری ئازیزیش کە ئێستا گوێی لە ناکرێنە نەخۆیت ناکرێ ئەو نەخۆی ناکرێت جل لەبەر نەکەیت ینی تۆ ئەبێ ئەم پێداویستیانە کە بە حەقیقی گواز لێهێنانیان مەحاڵە یان دەبێ بمری یان نابێوازی لێبێنی کەواتە ئەوانە موچەکانمان چەندە پێشدا ئەوانە پڕەکەینەوە لە پێشدا ئەوانە پڕەکەینەوە هەرچەندە ئەوانە تۆ موچەی وەرەگری گریمان ملیۆنە دینار وەرەگری بمبورن من نازانم بە لەگەڵ ئێوە ئەمە وەکو نمونەیەک باسیەکەی لە پێشا تۆ بڕێ پارەدانی کاکە وەڵا ئەوەتر بۆ نانەوە بۆ تەماتێ و بۆ سەوزێ و بۆ میوەی و بۆ گۆشتەوە بۆ برنجەوە تا دوایی بۆ خۆراکە وردە وردە تۆ لە بەرەوە ئەم پارە خەرجەکەیت ئەزانی مەسەلەن حەز قەبارەی خێزانەکەی تۆ چەند و چەند هاوڵاتی چەند سەر خێزانن دەزانی ئەو ملیۆنە چەندی تقریبا ئەگەر میوانت ڕوو تێنەکە ئەگەر کەس شتێکی لە ناکاو نەخۆشێکی لە ناکاڕوونەدا گریمان تۆ لە مانگێکدا دەتوانی 5 نەفەربی بە 750,000 بۆ خۆراگەژی ئەی کرێخانوەکە ئەی ئەوە کاتە تۆ هەندێک جار کرێخانوش لە پێداویستە پێویستەکانە چونکە ئەوە نیشتەجێ بوونە ئەی خۆ لەو داچی لەو دەشت و دەرە بخەوی دکتۆر بۆ نمونە ئینتەرنێت باوی خێمەش نەماوە باش بۆ نمونە ئینتەرنێت خاتونی وە هەیە ئەڵێ چم بۆ دەوام میکەپم پێویستە ئەمانش هەر ئەکرێت لەو ڕیزەدا بنێت ئەگەر خانمێک میکەپ نەکە نامرێت سری جیاوازێ و دوشتەکە باشە نامرێت نەنە مەبەستم وەکو پێداویستی سەرەکیەکانە چۆن ئێمە ئەوێ هەندێک بەرنامە ڕێژی دابنێن فەرموو سەرێکیەکان ڕاستە و خۆ پەیوەندی بە ژمان و ژیانەوەی خەڵکەوە هەیە بەڵام پێداویستێت تەواوکاریەکان کە پێی دەوترێت تەواو عەربی پێ حاجات الکەمالیە یعنی تەکامولەکە یعنی تەواوکەرە باش ئەبێ کەوێتە کوێی داهات جەنابتان بەڕێستان ناتوانانی ئەگەر مایکەپت نەکرد بێ لێرەدانیشی قسە بکەیت دەتوانی بەڵام تو خۆ بە برسێتی توانی قسە بکەیت نەنە قسەکە جەنابەتەوە ینی ئەمە حەقیقەتە لێرەیە کەواتە
سیرکە جل خۆی ضروریە باشە جل خۆی ضروریە کراسێک لە بەریایەتی لەوانەیە بتوانێت بە 5,000 بیکڕێ بەڵام لەوانەیە یەکێکی تر توانایە دارایەکەی بەهێزە بە 50,000 کڕێ بەڵام 50,000ەکە و 5,000 هەردووکیان یەک ئەدا ئەکەن کەواتە لەویایە 50,000ەکە لە ئاستێ لە ئاسەکاندا ئەبێ بە کاڵایە یان شمەکێکی تەواوکاری لە شمەکە بەڵام کراس خۆی ئایا کراس خۆی باش پێداویستیەکی پێویستە بەڵام لەو حاڵەتانەدا جۆری کراسەکە لەها سیرکە لە چینێکی کۆمەڵایەتی دیاریکراوە بۆ چینێکی کۆمەڵایەتی دیاریکراوە بابەتەکانە گۆڕێن یعنی تۆ بڕۆ بۆ ئەمە پێویستی بە توێژینەوەیەکی سۆسیۆ ئابووری هەیە ینی ئابووری کۆمەڵایەتی پێوترێ تۆ ئەم پێداویستیانە بڕۆ لە خێزانی هەژار نشینەکانی ئەترافی شاری سلێمانی پارێزگان ئاڵم شاری سلێمانی ئەو توێژینەوەی بکەیت وەرە بڕۆ بۆ گەڕەکە دەوڵەمەند نشینەکانیش ئەو پێداویستێ بکە لەوانەیەکێ لە وڵوبە لە مانگێکە بە 200,000 بژی کەسێک بەڵام لەوانەیە لە گەڕەکە گرنگەکانی ئەعلەم بەرزایی شار و ئەمانەکە بڵێن چینی دەوڵەمەند و سەرمایەدار لێ کۆبێتەوە لەوانەیە ڕۆژانە مرۆڤیکان بە 500,000 باشە دکتۆر خێزانی ناو کۆمەڵگەی کوردی یان تاکی کوردی ئەکرێت بڵێن ڕەچاوی ئەو جیاوازیەکە لە نێوان شتە پێویستەکان و شتە ناپێویستەکانە ئەوە پێی دەوترێ دوو شت لە دنیادا هەیە یەکێکیان پێ بە عەرەبی پێوترێ الوضع الموضوعي بارودۆخی بابەتی لەگەڵ بارودۆخی خودی الوضع الذاتی تۆ کە داهاتەکەت دیاریکراوە بە بڕێکی دیاریکراو لەسرت فەرزە لە دەرەوەی دەسەڵاتی خۆتە ئەبێ بۆ ڕازی بی یان نەبێ بچی قەرز بکەی کە دوایش قەرزت پێدادرێ یان نەبێ بچیتە جیهانی تاوانەوە ئەوەش بە هەموو کەس ناکرێ کەواتە تۆ بە ملیۆنەکەی خۆت دەبێ بژی دکتۆرەوەی کاڵێن بەقەت بەڕێی خۆت پات ڕاکێشە دەرەوەی دەسەڵاتی تۆیە دەرەوەی دەسەڵات و توانە مرۆیەکانی تۆ بەڵام ئایا تۆ حەزت لێ نییە وەکو سەرمایەدارەکان بژی هەمومان حەزەکەین وەک سەرمایەدارەکان بژین چونکە ئەمە ئارەزوەکانی مرۆڤە کە سنووری نییە بەڵام چ شتێک بەعرەبی پێدەڵێ قەید ینی بەند لەسەر بەکارهێنانەکەی مندانێ ئەو داهاتەیەکە من هەمە لە مانگانەدا یان ڕۆژانەدا دەسمەکەوێ کەواتە لێرەدا ئارەزوەکان بێ سنوورن بەڵام داهاتەکانمان سنووردارن سنووردارەتی داهاتەکانمان سنووردارەتی بەدیهێنانی ئارەزۆکانمانە باشە دکتۆر هەتەرینەوە ئارەزۆکانمان دکتۆر پرۆفیسۆرێکی ئابووری باز لەواکە کە نووسینەوەی خەرجیەکانت لە ڕۆژانە و دواتر کۆکردنەوەیان لە مانگەکەیە کە من لەم مانگەیە ئەم شتانم کڕیوە خەرجیەکانم ئەمانە بووە ئەڵەیەکێکە لە ڕێخستنەوەی داهات و خەرجیەکانی شت وە دەستگرتنەوەشی تیا دروست ئەگەر ئێمە هەر هاوڵاتێکی ئێمە هەر کۆمەلگای خۆرهڵاتی ناوەند نەکرد کورد بە عەرەبەوە بە تورک و فارسیشەوە شتێک لە لامان کەلتوری ئەرشیفمان نییە ئێمە ئەگەر هەشمان بێ لاوازە ئەگەر پەیداژ بووێ نوێیە کەواتە گرنگە نووسینەوەی خەرجیەکان ئێمە بتوانین یان فێر ببین یان ئەو کەلتورەمان لا دروست ببێ من ئیمڕۆ چەندە دینارم خەرج کرد و دام بەچی بینوسم وڵڵی شتێکی زۆر چاکە نەک چاکە شتێکی زۆر چاکە بەس من یەک پرسیار لە تۆکەمەوە بڕوا بکە بڕوار ناکەم کە کوردی کوردستانی عێراق 6 ملیۆن و بۆ بەرەو نیو ئەچێت لەو 6 ملیۆن و نیوە باوەڕ ناکەم 6,000 کەسی ڕۆژانە کورە وەڵا 6,000 کورە وڵای 6 کەسی بڕوا ئەوەی خەرجیەکە و ئەیکڕێ بینوسێتەوە بە ئەوەڵیان خۆم لە ژیان ماشتی وام نەکردووە کە ئەشزانم زۆر چاکە کاکە ئەمە کەلتوری ئێمە وا دروست نەبووە کەلتوری ئێمە وا دروست نەبووە لێرەیە دەنا زۆر چاکە بەرچاو ڕوونیە بۆ تۆ زۆر شت فێرەبی هەڵەکارت دووبارە ناکەیتەوە پێداویستی مانگی ڕابردوو سەیرەکەیتەوە خیبرەی لێوەرەگری بۆ ئەم مانگەی تر بۆ مانگی ئایندەش ئەزانی چیەکەی چاکیەکەی لە سنوور بەدەرە بەڵام ئێمە خۆمان فێر نەبووین وا بکەین دکتۆر ڕێگە دروستەکەی پیرم وای نەکردووە ئێمە شوان ناکەم مناڵەکەی میشوان ناکەم باش ئەوەی کە بەڕێزت بەدیت کردووە ئەو ڕێگە زانستی کە لەگەڵ خۆمانە گونجاو بووە کام ڕێگەیە ئێمە ڕێگەیە کە باش بێت بۆ خۆمان ئەبێت چی بگرینە بەر
قسەیەکی هەیە ئەڵێ بەقدر بەڕێکەی خۆ پێڕاکێشە. یعنی تۆ توانای ئابوووریەکەت چەندە بەکارهێنانەکانت خەرجەکانت با ئەوەندە بێ. یعنی ئەو پەندە بۆ شتی تریژە بێ. مەسەلەن تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە جەنابتان بەهێزن، من لە ڕووی کۆمەڵایەتیەوە لاوازم، نیم شەڕ بە تۆ بفرۆشم، بێم بەقەت بەڕێگەی خۆم پێڕاکێشم. ئەوە ژەگرێتەوە، بەڵام زیاتر ئەم پەندە ئابووریە هێندەی کۆمەڵایەتی بێ. یعنی زیاتر تۆ کاکە دەسەڵاتەکەت چەندە لە ڕووی ئابووریەوە دەیبرا ئەوەندە پارەش خەرج. بەڵام دکتۆر ئێمە زیاتر ئیشمان سەر ئەو پەندە کردووە کاڵە نانی ئەمڕۆم هەبێ خوا گەورەیە بۆ سبەینێ. ئەوە سیرکە ئەمە تێڕوانینێکی کەلتورێک تواستێکی دەرەبەگایەتیە کە ئاوێزانە بە خوداپەرستی بەوەی کە تەوەکل عەڵە الله تێگەیشتی تەواو. ئەمە مەسەلەیەکی ئاینیە لە نەک تەنها لە دینی ئیسلامانە لە زۆربەی ئەو دینەکانی تریش چ فرەخواییەکان چ ئاینە تەوحیدیەکانیش باوەڕیان بەوەیە ئەوی هەرچی خوانەیەکان نابێ. بەڵام هەر لە خودی قورئانیشا هەیە ئەڵێ ئینسانەکان خۆیان ئەبێ هەوڵ بدەن لەیسە للئینسانی ئیلا ما سعا. ئەڵێ هیچ شتێ بۆ مرۆڤ نییە ناوە نەبێت کە هەوڵی بۆ ئەدا. ئەوانەشێ ئەوە شانەیە کە ئەڵێ مرۆڤێ خۆی هەوڵ بدا، ئەوە شانە لە پاڵەرەوە خوا عەداتێ، ئەوەشی تایە ئەوەشی تایە. بەڵام تۆ ئەبێ بزانی لە ئاینە لە چم وەزعیەتێکە ئەو قسەیە قبوڵە، لە چ وەزعیەتێکە ئەو قسەیە قبوڵ نییە. لە هەر یەکێک لەو بارودۆخانەدا خوانەی وتووە، خوانەی فەرمووە تۆ بۆ خۆت لە ماڵەوە دانیشە کار مەکە، هەوڵ مەدە. نەوەڵا حەدیسی صحیح هەیە لەسەرەوەی ئەڵێ کە کرێکارێکیشی بۆ کردی پێشەوەی ئارەقەکەی وشک بێتەوە کرێکەی خۆیت بەرێ. کەواتە خەڵکە بێ کار بکات، خەڵکە بێ بازرگانی بکە، خەڵکە بێ هەوڵ تێکۆشان بدە. بۆچی؟ بۆ ئەوەی پاروەیەکی حەڵاڵی دەستکەوێت بە مەفهومە ئاینیەکە. ئێمەش بە مەفهومە زانستیەکەش بڵین پاروەیەکی دەستکەوێت لە چوارچێوەیەکی یاساییە کە تاوان نەبێ ئەوەی کە دەستیەکەوێت بۆ ئەوی بتوانێت ماڵ و مناڵەکەی خۆی بژێنێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت، زۆر خۆشحاڵ بووین.